حەوت ساڵ بەر لە ئێستا تەرمی ئایلان کوردی 3 ساڵان کە منداڵێکی کوردی خۆراوای کوردستان بوو لە کەناراوەکانی شارۆچکەی بۆدرووم سەر بە پارێزگای موغڵا لە تورکیا دۆزرایەوە و بووە هێمایەک بۆ ئازارەکانی کۆچبەرە. لە ساڵیادی دۆزینەوەی تەرمی ئایلان کوردیدا لە شوێنی ڕووداوەکە ڕێوڕەسمێک ساز کرا و گوڵ لە شوێنی تەرمەکە دانرا. هەر بۆ ئەو یادە لە ئێستادا کار لەسەر وێنەگرتنی فیلمێک بە ناوی ئایلانی بچووک دەکرێت کە باز لە گیان لە دەستدانی ئایلان دەکات. کارەساتی گیان لە دەستدانی ئایلانی بچووک تا ئێستا برینێکی ساڕێژ نەبووە. پێویستە ئیتر ئەم ڕووداوانە بوەستێنین. ئەوەی ڕوویدا شەرمەزاری بوو بۆ هەموو مرۆڤایەتی و جیهان. لە ڕاستیدا گەورەترین شەرمەزاری بوو بە تایبەت بۆ نەتەوەیە گرتوەکان. بەڵام نابێت ئەوە لەبیر بکەین کە ئەم شەرمەزاریە بەسەر ئەوانیشدا دێت. یەکێک لەو گەشتیارانەی بەشداری لە چالاکی یادکردنەوەدا کردووە ئاماژەی بەوەدا هەر لەو ساتە وەختەی گوێبیستی ڕووداوەکە بووە زۆر نیگەران بووە. وتیشی ئەم کارە ساتانە لە ئەنجامی بە زۆر ناردنەوەی پەنابەرانەوە دروست دەبن. Ben de bu olayı 2015 yılında duyduğumda çok üzüldüm. ئەم جۆرە کارەساتانە لە ئەنجامی بە زۆر ناردنەوەی کۆچبەرانە لەلایەن هێزەکانی یۆنانەوە. هەر جارێک ئەو وێنەیە دەبینم کاریگەریم لەسەر دروست دەکا. بەڕاستی کارەساتێکی زۆر دڵتەزێن بوو. هەروەها بەشێک لە منداڵەکان کە لەگەڵ خێزانەکانیان بەشداری چالاکیەکە بوون دڵتەنگی خۆیان دەربڕی. لە 2 ئەیلولی 2015دا لە ئەکامی ژێراوکەوتنی بەلەمێک کە 14 کەسی هەڵگرتبوو لە بۆدرووم 5 کەسی خنکان کە ئایلان کوردیش لە نێویاندا بوو. وێنەکانی تەرمی ئایلان کە لە کەنار دەریا گیرابوون بۆ جارێکی دیکە ڕووساری ترسناکی شەڕی سووریای خستە ڕوو.